پشکنینی پێشوەختەی شێرپەنجەی مەمک چییە؟ یەکێک لە گرنگترین و پێویستترین کردارەکانی خانمانە. هۆشیاری تاک دەربارەی ئەم بابەتە لە کردارە لە پێشینەکانی کلینیکی نەخۆشیەکانی مەمکە. خانمانی بەڕێز، پێویستە هەمووان هۆشیار بن دەربارەی پشکنینی پێشوەختەی شێرپەنجەی مەمک. خانمانی ئەزیز، جۆری پشکنینی پێشوەختە و مەوداکی بۆ شێرپەنجەی مەمک پشت دەبەستێت بە چەند کارتێکەرێک کە پزیشکەکەت بۆ دیاری دەکات. ئەو خانمانە کێن کە پێویستە پشکنینی پێشوەختەی شێرپەنجەی مەمک بکەن؟ هەموو خانمێک دوای تەمەنی 40 ساڵ. ئەو خانمانەی دایک یان خوشک یان زیاتر لە یەک کەسی پلەیەکیان لە خواردتەمەنی 40 ساڵیدا شێرپەنجەی مەمک یاخود هێلکەدانیان هەبووە. ئەو خانمانەی کە پشکنینی بڕکایەک یاخود بڕکادویان پۆزەتیڤە، واتە هەڵگری ئەو دووجینن. چۆن پشکنینی پێشوەختە ئەنجام دەدرێت؟ یەکەم، پشکنینی خۆی مەمک مانگانە لەلایەن خانمەکەوە کە 3 بۆ 5 ڕۆژ دوای سۆڕی مانگانەکەی بە کاتێکی لە باردا دەنرێت. دووەم، ئەنجامدانی تیشکی مەمۆگرافی ساڵانە. سێەم، ئەنجامدانی پشکنینی سۆنار بۆ مەمک. چوارەم، هەندێک جار پێویست بە تیشکی MRI دەکات بە پێی پشکنینی پزیشکەکەت. سمارت وەرچەرخانە.